خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی باڵای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە دەباشان ئەنجامترە. کۆبوونەوەیە لە کاتێکدایە کە دۆخی دارایی هەرێمی کوردستان و تەمیلکردنی و کۆکردنەوەی داهاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و بەغداش تا ئێستا دەستی بە 200 میلیارد دینارەکەکە و پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە ئاستێکدایە کە تا ڕادێک بۆ خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرانیە. ئەمە جگەلەوەی خەڵک چاوی لەوەیە یەکێتی و پارتی بێکەوە بتوانن هەم دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان تۆکمەتر و باشتر و ڕێکتر بخەنەوە و هەم بتوانن لە کۆی پرسە سیاسی و ئیداری و کۆمەڵایەتیەکانیش هەنگاو بنێن وەکەوەی ئەوترێت کە ئەوان دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستانن. لەگەڵ ئەوەشدا پرسی پێکێنانی حکوومەتی داهاتووی بەغدا یەکێکی ترە لە تەوەرە گرنگەکان و باسوخواسی خەڵک کە بە جۆرێکەکە خەڵک چاوی لەوەیە کورد بەگشتی بە یەک پاکێت بەشداری حکوومەتی داهاتووی عێراق بکات. سەرۆک کۆماری داهاتوو کە پشتی کووردە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت کە لێرە و لەوێ واتە ئاستی مەکتەب سیاسی و تەبێژی پارتی قسەی لەسەر کردووە. ناوەڕۆکی کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە چیدا کۆبووە. هەمووانە ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوە کەینەوەی کەینە پرسیار ئاراستەی بەڕێز عیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیەکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانەکە. عیماد ئەم کاتت باش، سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. سەرەتا ئەمەوێ بۆ بینەرەکانم باسێک لە کۆبوونەوەی یەکێتی و پارتی بکەیت. ئەم کۆبوونەوەیە خەڵک تا ڕادێک دڕدۆنگە لە بەرامبەر کۆبوونەوە بەردەوامەکان، بەڵام ئەم کۆبوونەوەیە چ دەرەنجامێکی هەبوو؟ سەرەتا سوپاسانەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئەخوازین. ئەم کۆبنەوە کە ئەمڕۆ ئەنجام درا کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی بوو لە ئاستێکی باڵا بۆ ئەوە بوو کە بە یەکەوە یەکێتی و پارتی شان بەشانەوەش بۆ قۆناغێکی تر لەگەڵ هەموو لایەنەکانی تری سەرگۆڕەپانی کوردستان ئیش بکەین، ماڵی کوردی یەک خەین و یەک هەڵوێست بین و بەرنامەی هاوبەشمان هەبێت بۆ سێ ئیشی گرنگی ئەم قۆناغا. یەکەم ئیش ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین ناوماڵی خۆمان چاکترکەینەوە، کێشەکان چارەسەر بکەین، پشتیوانیەکی ڕاستەقینە بۆ حکوومەت دروستکەین، حکوومەتیش بە ئەرکی خۆی هەڵسێت بۆ ئەو بتوانێت ئەگەر کەم و کوڕەیەک هەیە، ئەگەر لە بەشێک لە بەشەکان گەندەڵی هەیە ئەبێ چارەسەری بکە و عەدالەتی ئیجتیماعیش لە ناو کۆمەڵگاکەمان بەرقەرار بکەین. ئەمە ئەرکی یەکەممانە کە ئێمە هەڵسین بە ئاشتکردنەوەی خەڵکی خۆمان بە چارەسەرکردنی گیر و گرفتەکانی کۆمەڵگای خۆمان و ئەمەش بکەینە دەستکەوتێکی تر بۆ پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین، بۆ پاراستنی دەستکەوتەکانی شۆڕش کە بە خوێنی هەزاران شەید هاتوۆتە دی بتوانین بیپارێزین و گەشەی پێ بدەین و پەرەی پێ بدەین. ئەمە خاڵی یەکەم بوو. خاڵی دووەم ئەوە بوو کە ئێمە چۆن بتوانین هەردوو لەگەڵ لاگانی تر کە بەرنمەیەکی هاوبەش دانین، دیدێکی هاوبەش دانین، بە وەفدێکی هاوبەش بچینە بەغا بۆ ئەوەی بتوانین داکۆکی لە مافی خۆمان بکەین و بتوانین ئەوەی نەهاتوە هەدی لە نێوان حکوومەتی مەرکەزی و هەرێمی خۆمان بێنی نەدی لەم دەورەی ئینتیخابیە، لەم تەشکیلەی تازەی حکوومەتە. بەشی سێمی ئیشەکەمان ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین ئەو ناوچانەی کە ئیستا کەوتونەتە بەر شاڵاوی داعش بە تایبەتی لەم فترەی نزیکانە کە زۆر غەدر لە پێشمەرگە و لەو ناوچانەی ئێمە ئەکەن لە هاوڵاتی کوردستانیەکانی ئێمە ئەکەن کە چۆن بتوانین بە یەکەوە هاوبەش
هێزی پێشمەرگە هێزی ئاسایش بە یەکەوە ئیش بکەین بۆ ئەوەی ئەو بەڵایە لە کۆڵ خۆمان بکەینەوە. ئەمە بەرنامەی کۆبوونەوەکە بوو، قسە لەسەر ئەم مەسەلانە کرا و ئێمەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان خۆشە کە ئێستا لە دووڕیانێکین نەبەس بۆ کوردستان، لە دووڕیانێکی جاربەجار ناوی ئەنەن ترسناک کە ناوچەکەمان گردوێتە خۆیەوە و لە عێراقیش بە هەمان شێوە و کوردستانێکیش بەشێکە لەم حاڵەتە کە ئێمە چۆن بتوانین لایەنە باشەکە زاڵترکەین ئەو مەترسیانە کە لەسەر هەرێمەکەمان هەیە دووری خەینەوە. ئەوەش بە یەک هەڵوێستی ئەکرێت. ئێمە بە تەجروبەی خۆمان کە یەک هەڵوێست بووین لە شاخە کە لە ساڵەکانی 1970 و 1989 کە یەک و یەکگرتوو بووین، توانیمان ڕاپەڕین بکەین، توانیمان ئەم دەستکەوتە بێنینەدی. بۆ قۆناغەکانی تریش کە یەک و یەکگرتوو بووین، دوای ڕاپەڕین توانیمان دکتاتۆریەت بڕوخێنین و ئەم حکوومەتە عێراقیایە، ئەم دەوڵەتە عێراقی تازە بێنینەکایەوە کە دەستوورێک دانین تا ڕادەیەکی زۆر باش مافەکانمان مسۆگر کراوە. ئەم قۆناغە ئەرکی سەرشانمانە کە یەک و یەکگرتوو بین ئەو دستورە بخینە بواری جێبەجێکردن. ئەوەش بە یەک هەڵوێستی ئەکرێت کە ئێمە بتوانین وەکو یەک تیم لە بەغا ئیش بکەین بۆ عێراقی تازە، بۆ پەیوەندیەکی دروست لە نێوان خۆمان و وەکو هەرێم و حکوومەتی بەغدا یا دەوڵەتی مەرکەزی. ئەوەش بەوەیە کە بزانین مافمان چییە و ئەرکمان چییە. ئەوەش بەڕاستی ئەرکی هەموو لایەکمانە، بە تایبەتی ئەم دوو هێزە سەرەکیە کە خۆی لە یەکێتی و پارتی ئەبینێ. بەڵێ کاعیماد لەسەر خاڵی یەکەم بەڕێزت جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووی لە یەکێک لە کابینەکان و سەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی کۆمەڵێک کێشەی ئانی لای خەڵکەیە دیارترینیان مەسەلەن پرسی داهات و موچێ. ینی من نمونەی قسەیەکی ئەندامێکی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان هێنمەوە کە لە پانۆراما بەشدار بووتی یەکێتی و پارتی کۆک و تەبابن ئەتوانن بە باشی موچە بدەن، ئەتوانن چاکسازی بکەن، ئەتوانن داهات ڕێخەنەوە و ئەتوانن وا بکەن کە بازاڕیش ئارام بێت و خەڵکیش لەسەری مانگ و مەعاشەکەی خۆی نەترسێت. بە تایبەتی مەسەن ئێستا خەریکە گەینە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ کۆتایی مانگەکە هێشتا موچەی مانگی 11 دابەش نەکراوە و ئەمە لە ڕووی سیاسیەوە کە یەکێتی پارتی دوو هێزی سەرەکی پێکێنەری حکوومەتن تا چەند بە وردی باسان لەوە کرد کە ئەبێ دەستکراوەتر ورتر و تۆکمەتر کار لەسەرەوە بکەن کە خەڵک دڕدۆنگ نەبێت، چونکە بێموچەی بێ بازاڕیە، بێ ئومێدیە، بێ متمانەیە کە بە ڕێزت باست کرد. ئێمە لەم کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی سەرەتایی بوو، کۆبوونەوەی قسەکردن لەسەر مەبدە ئەساسیەکان بوو. ئێمە لە ڕۆژانی داهاتووە لوجانی مشتەرەک دروستەکەین سەبارەت بە چاکردنی وەزعی خەڵک، پشتیوانی لە حکوومەت و چۆنە لە تیمی هاوبەش و بەرنامەی هاوبەش بۆ بەغا. ئەمانە هەرێکێک لەم بوارانە لوژنەی هاوبەشی بۆ دروستەکرێت و قسە و باسی لەسەرەکرێت. ئەم کێشەی کە ئێستا لە کوردستان هەیە کێشەیە کە بەڕاستی ئەبێ زوو فریای کەوین و زوو چارەی بۆ بکەین. چارەسەرکردنەکەیشی مستەحیل نییە. چارەسەرکردنەکەی ئەوەیە کە ئێمە بە بەرنامەیەکی تۆکمە بزانین داهاتمان چییە و ئەو داهاتە چۆن کۆکرێتەوە و چۆن دابەش ئەکرێت. ئێمە داهاتی خۆمان لە بواری نەوتە، لە بواری داهاتی ناوخۆیەکانی خۆمانە تا ڕادەیەک یعنی ئەتوانین ئەگەر بەباشی ڕێکی خەینەوە ئەتوانین زۆر لە کێشەکان چارەسەر بکەین. ئێمە ئەگەر بزانین چەند داهاتمان هەیە و ئەو داهاتە بە ئوسوڵی یاسایی بە ئوسوڵی ئیداری خۆی سەرف بکرێت، ئەتوانین لە سەرفکردن کە ئیستا ئەمکانە تا ڕادەیەک تەقەشوف هەیە ئەتوانین لەوە زیاتریش بکەین. هەندێک بوار هەیە کە پێویست ناکە بە سەرفیات، هەندێک بوار هەیە ئەتوانێت جاری تەئجیلی کەی
بەڵام قوتی خەڵک معاشی خەڵک کەس مانگێک چاوەڕوانەکە بۆ معاشێکی مەحدود ناکرێت ئێمە چاومان لەوە نەبێ. یعنی ئێمە ئەبێ هەموو ئیمکانیەتی خۆمان هەموو داهاتی خۆمان بەکار بێنین وەگەڕ بخەین بۆ ئەوەی موچەی خەڵکی کوردستان مسۆگر بکەین. ناوخۆی خۆمان ئەساسە بەشەکەی عێراق یارمەتی دەرە. ئێمە پارەیەکی زۆری ماگانە سەرفەکەین. ئەو پارەیە کە لە عێراق بۆمانیەت نسبەیەکی کەمە. یعنی من ناڵێم زۆر کەمە، بەڵام ئەگەر ئێمە ئاعتیماد لەسەر خۆمان بکەین، بە باشی داهات کۆ بکەینەوە، بە باشی سەرفی بکەین، ئسراف نەکەین لە هەندێک شتی لابەلا و ئەتوانین لەگەڵ حکوومەتی مەرکەزیشە کە ئیستاوە بۆ سەرەتای دانانی میزانیەی ساڵی 22 دانرێت لە عێراق، حەقە ئێمە بزانین لەو میزانیە حەسەمان چییە، ئەرکمان چییە و مافمانیش چییە. ئێمە ناکرێت هەر دەستپان بکەینەوە لە بەغا بڵێن پارەمان پێ بدەن. ئەری ئێمە چیەکەین بۆ ئەو حکوومەتە مەرکەزیە؟ خۆ ئەوانش ئەزانن شارەزان معلوماتیان هەیە لەسەر وەزعی کوردستان. ئەبێ ئێمە شەفافانە لەگەڵ خەڵکی خۆمان، لەگەڵ حکوومەتی خۆمان، لەگەڵ حکوومەتی مەرکەزیە ئەو مەسەلانە تەرحکەین و چارەی بۆ بدۆزینەوە. بەڵێ بەڕێز کاک عیماد، وەزیری دارایی حکوومەتی عێراقی هەندێک بە فەرمی ئەم قسەی نەکردو، بەڵام ئەوەی کە دزەی کردووە لە واقعی حاڵی شابیندرێ وتوێتی من ناتوانم لە حکوومەتی عێراقی کۆمەڵی قوانینەوە لە چاودێری ورترە لە حکوومەتی عێراقی و بەتایبەتی لیژنەی دارایی پەرلەمانی یان ئەنجومەنی نوێنەرانی عێراق ورترە ئەو سلفەیەتی تر بۆ هەرێمی کوردستان بنێرم. یعنی 2 ساڵە زیاتریشە مەسەلەن لە دوای کۆتاییەکانی 2014 ئەم کێشەیە هەیە، پێت وانییە کاتی ئەوە هاتووە لە دانووسانەکانە لە کۆمەڵێک هەنگاوی پێکەنانی حکوومەتی داهاتوە ئەم کێشەی هەرێمی کوردستانیش ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ کات و خەڵکیش لەو دڕدۆنجیانە بێ. وەڵا ئێمە ئەبێ سەرەتا ئەتیمادمان لەسەر خۆمان بێت. بەڵێ ئەبێ ئێمە چاومان لە گرفانی خۆمان بێت، لە داهاتی خۆمان بێت. شان بەشانەوە ئەبێت داوای مافی خۆمان لە حکوومەتی مەرکەزیە بکەین، بەڵام ئەو داواکاریە بەندە بە وەزعی سیاسیەوە، بەندە بە پەیوەندی هەرێم و بەغاوە. هەر ناکۆکیەک دروست بێت ئەگەر خۆیانیش دروستی بکەن ئەتوانن ئەو بەشەیە لێمان ببڕن یا تەخیری بکەن یا بەکاری بێنن بۆ مەبەستێکی سیاسی تایبەت. ئەبێ ئێمە مەحکەمانە داوای ئەوە بکەین کە دەستور چ مافێکی بە ئێمە داوە ئەوە جێبەجێ بکەین، بە مەحکەمانە کە وەفد ئەنێرین بۆ بەغا یا ئەو برایانە یا ئەو مەسئولانە کە لە بەغا هەمانە لە پەرلەمان لە ناو حکوومەت لە سەرۆکایەتی کۆمار ئەبێ هەمومان یەک دەست و یەک هەڵوێست دیفاع لە مافی خۆمان بکەین، دیفاع لە قوتی خەڵکی ڕەشوڕوتی کوردستان بکەین. ئەوەش بە سیاسەتێکی ڕاست و دروست دەکرێت، بە متابعەیەکی ڕاست و دروست دەکرێت. ناکرێت وەفدێک بنێرید و دوای ماوەیەک وەفدەکە بە دوای ئەو مەسەلانە نەچێت کە باسی کردووە یا ئەگە تەوەترویەک دروست بوو ئەو مەسەلانە ئاقارێکی تر بەخۆیەوە بگرێ. ئەبێ ئێمە لەسەر ئەساسێکی محکەم اتفاقاتی خۆمان لەگەڵ بەغا بکەین لە چوارچێوەی دەستورە. ئێمە ئەبێ ئەو دەستورە کە دانراوە مافی ئێمە لە ڕووی داراییەوە دەستنیشان کراوە، مافی ئێمە لە ڕووی دەسەڵاتەوە دەستنیشان کراوە، مافی ئێمە لە ڕووی سنووری کوردستانیش دەستنیشان کراوە. بەڵام ئەم سێ مافە، ئەم حدودەکە و هەم داهاتەکە و هەم دەسەڵاتەکە بەڕاستی سابت نییە. کەی وەزعمان باش بێت ئەوانە استقرارێکی تایە، کەی وەزعەکە خراپ بێت ئەوانە نائستقراری تایە، کەی ئەوان بەهێز بن زەخ زیاترەکەنە سەر ئێمە، کەی ئێمە شعورەکەین ئەوان بێهێزن و هێزمان هەیە هەڵوێستێکی تراگرین. حەقواز لەمە بێنین.
ئێمە ئەم وەزعی کە ئیستا هەیە ئەبێ بیپارێزین و بەرەو پێشەوەش بیبین. ئەوەش بە ڕاست و دروستی ئەکرێت، ئەوەش بە سیاسەتێک ئەکرێت کە بزانین ئەرکمان چیە و مافمان چێ لە ناو ئەم عێراقا کە ئێمە تەرەفێکی زندوین لە ناو ئەم عێراقا. یعنی ناکرێت ئەوان هەر زەخت لەسەر ئێمە بکەن و ئێمەش قبوڵی زەختەکە بکەین. ناکرێت ئێمەش بێباک بین لەسەر هەندێ ئەرکە ئەکەوێتە ئەستۆمان. جا ئەمەش بەڕاستی بە پەیوەندی باشی هەردوو لا ئەکرێت. بەڵێ کاقیمات دووبارەیەکەمەوە مەسەلەن لای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرایە کە بەڕێستان جێگری سەرۆکی حکوومەت بوو نەرچەندە و کاتە بەشەبوجە لە بەغداوە ئاهات. بەڵام ینی ئەگەر ئێستا یەکێتی و پارتی بیانەوێت و متمانەیەکی تۆکمەیان بە یەکتری هەبێت، ئێستا داهاتی نەوت هەیە، داهاتی خاڵە سنووریەکان هەیە، داهاتی باز و ڕسومات هەیە کە پێوترێت داهاتی ناوخۆیی یان کۆمەڵێک داهاتی تری کارەبا و کە بەگشتی پێوترێت داهاتی ناوخۆیی. ئەمە ڕێک بخرێتەوە. پێت وایە هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 200 ملیارە بێت؟ جارێ باسی حەقەکە ناکەم چەند حەقیەتی و چەند ئەرچی هەیە، باسی ئەوەکەم خۆی کۆکاتەوە لانی کەم زامنی موچەی موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات کە وەکو ئەوترێکێتی و پارتی لی بەرپرسیارن. ئەوەی کە من بیستومە بەخوا ئەوەی کە من بیستومە ئەڵێن ئەو داهاتەی کە هەمانە بەشی نا میزانەی تەشغیلیەکە نا میزانەی ئیستثمارێکەشەکە. جا ئەمە ئەتوانن زیاتر لە برایانی حکوومەت کابینەکە پرسیاریان لێ بکەن، چونکە من ئەوە نەمەعلوماتم نییە. بەڵام من ئەزانم ئەوە من 8 ساڵە دوورم لەو دەسەڵاتە وە گۆڕانکاریش هاتۆتە سەر وەزعی دارایی هەرێم و دنیاش. یعنی مەسلەی نەوت نرخەکەی دابەزی هەرچەنی ئێستا بەرز بۆتەوە، مەسلەی کۆرۆنا، مەسلەی شەڕی داعش، مەسلەی ئاوارە و ئەوانەی کە هاتنە کوردستان، ئەمانە هەموو مەسروفاتێک بوو. ئەمکانە بێ بەرنامەیی خۆشمان بەشێک بووە کە نەمانتوانیوە دووفلسی چۆنەڵێت سپی بۆ ڕۆژی ڕەش دانین. هەموو ئەو ئەمکانیەتانەی کە لە بەردەستمان بوو سەرفمانە کرد، کە سەرفمانە کرد ئەمکانە جێی خۆی بەشێکی زۆری جێی خۆی گردبێت و بەشێکی جێی خۆی نەگردبێت. بەڵام ئێستا کاتی ئەوە نییە دانیشی من لەم بەرنامە قسە لەسەرەوە بکەین. ئێمە وەکو یەکێتی و ئیستەش کە ئەمڕۆ کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ برایانی پارتیە، هەردوو لە کۆکین سوورین لەسەرەوە ئێمەی پارتی و یەکێتی پشتیوانی حەقیقی ئەم دەسەڵاتین بۆ چاکسازی، بۆ چاکردنی وەزعی خۆی، بۆ تەمینکردنی ژیانێکی باشی تر بۆ هاوڵاتی کوردستان، بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەم هەرێمەی خۆمانە کێشەکانی چارەسەر بکەین و ئەم هەرێمەی خۆمانە کە تەرەفێکە لە عێراق بتوانێت موقعی خۆی باشتر ببینێ. ئەوەش بە پشتیوانی ئێمە ئەکرێت، نابێ یەکێتی و پارتی دەوری ئەوە ببینێن لە ناو حکوومەتیش بین و معارەزەش بین. یعنی ئەمە سیاسەتێکی من ئەتوانی تووەکو من ئەتوانمی سەرڕخنە بگرم، بەڵام وەکو سیاست من لە ناو حکوومەتەکەم ئەبێ من باشی حکوومەتەکە بە باشی خۆم بزانم، خراپەکەش لە ئەستۆی منە. یعنی ئێمە ئیسا و کاقوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت لەوێ ئیشەکە، برایانی تر لەوێ لە کابینەکان ئەبێ ئێمە پشتیوانیان بین و ئەگەر پێویستیش کرد یارمەتی دەریان بین. جا لە شان بەشان ئەمەش ئەبێ برایانی پارتیش بە هەمان شێوە، خەڵکی کوردستانیش بە هەمان شێوە. بەڵام خەڵکی کوردستان ئیستا تا ڕادەیەک متمانەیان نەماوە بە هەردوو حزب، تا ڕادەیەک متمانەیانیش نەماوە بە دەسەڵات. ئێمە چی بکەین کە ئەم ملەتە ئاشتکەینەوە، ئاشتی کەینەوە لەسەر ئەساسێکی دروست، نە لەسەر ئەساسێک قسە بکەین و کردداری نەبێت. کە ئاشتمان کردەوە کە ئەم ملەتەش زانی ئێمە لەسەر ڕێگی ڕاستین، زانی ئێمە لەسەر ڕێگی حەقین، ئەوانش پشتیوانی ئێمەکەن. چونکە خۆدا نەزانن ئەم ملەتە دریخی نەکردووە لە کاتی شۆڕشە، ئەم ملەتە دریخی نەکردووە لە
دژایەتی زوڵم و زۆرداری بەعسا ئیستا لە سەرەتای ڕاپەڕینیش دریخی نەکردووە لە پشتیوانی دەسەڵاتی سیاسی بەڵام ئەم دەسەڵاتە سیاسیە یا ئەم دەسەڵاتە ئیداریەکە ئیستا هەمانە تووشی نەهامەتیەک هاتووە تووشی کارەساتی با بڵێم حاڵەتی نەداریە هاتووە چۆن ئێمە بتوانین ئەم نەداریە کە خەڵک بزانێ ئەم حکوومەتە نەدارە ئەم دوو حزبە ئەمکانێتیان نییە ئەم دوو حزبە پشتیوانن بۆ چاکسازی ئیداری مالی ئەم ئیدارەیە خەڵکیش متمانەی پێکرێت ناکرێت من لە دەسەڵات بم وەزعێکی ترم هەبێت خەڵکی تریش لە دەسەڵات نەبێت وەزعێکی نەهامەتی هەبێت ئەگەر ئێمە نانەڕەقەیەکیشمان هەیە بە یەکەوە بیخۆین خەڵک ڕازیە بەسەر ئەمە بەڵام ناکرێت خەڵک معاشی نەبێت خەڵک برسی بێت و منیشە بێم باسی کوردایەتی بۆ بکەم و باسی ئەوەی بۆ بکەم وەکو چۆنەڵێت جەنەتی بۆ بکەم تا ڕادەیەک بڕوامان پێ ناکە ئیجا بەمە یعنی من پێم خۆشە هەر ئەمە پارتی وێکێتی ناگرێتەوە هەموو لایەنەکان ئەبێ ئێمە دەست بخەینە ناو دەست یەک بتوانین حەقیقەتێکی ڕاستەقینە پیشانی ملەتەکەمان بدەین ئەم ملەتە ملەتێکی زیندووە ئەم ملەتە ملەتێکی مزەحیە ئەم ملەتە ملەتێکە مستحقی هەموو چۆنەڵێت هاوکاری و پشتیوانیە ئێمە وەکو لایەنی سیاسی بۆ ئەوە سیاستمان کردووە خزمەتی ئەم ملەتە بکەین نەهاتین بۆەوە سیاست بکەین ئەم ملەتە خزمەتی دەسەڵاتە سیاسەتەکە بکات ئێمە ئەبێ خزمەتکاری ئەم ملەتە بین و ئیسا حاڵەتێکی نەهامەتیە من ئەوەنە ڕەشبینیش نیم نەتوانین چارەسەری بکەین ئەگەر بە هەمومانەوە دەست بخەینە ناو دەست یەک بە هەمومانەوە دەست بخەینە سەر نەخۆشیەکان دەرمان هەیە عیلاج هەیە بەڵام جار بەجار خۆمان نکوڵی لەوە ئەکەین یان اعتراف بە نەخۆشیەکە ناکەین یا اعتراف بە دەرمانەکە ناکەین بۆ چارەسەر بەڵام هەر ڕۆژ یەکیەت ئەوە جێبەجێ ئەکرێت و لەم محنەتەشە ڕزگارمانە بێ بەڵێ کاعیمات ئەمە بڕۆمە سەرپرسی پێکەنانی حکوومەتی داهاتووی بەغا بەڵام شەوی ڕابردوو پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد تا ئێستاش تا ئەم لەحزەیەش وەزارەتی دارایی داوای 143 داهات لە سلێمانیەکە و 157 لە هەولێر و دۆوەکە کاوتی تا ئێستاش دوو ئیدارەیەک هەیە دوو ئیدارەیەکی شاراوە ئەمەتان لە کۆبوونەوەی ئەمڕۆیان باس کرد کە بڵێن ئەمە چارەسەرکەین و بە یەک ئیدارە و داهاتەکان بڕاتەوە خەزێنەی دەوڵەت و ئەو ناهامەتی و ناڕحەتیانەی خەڵکی ژەی بینێ بتوانرێت چارەسەر بکرێ بەخوا لەم کۆبوونەوەکو باسم کرد کۆبوونەوەیەکی تەمهیدی بوو باسی مەبادئەکانمان کرد ئێمە نەچوونەتە ناو ئەو تەفاسیلانەکە جەنابەت باسیەکەی بەڵام وەکو ڕەئی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەین یەک ئیدارەمان هەبێت یەک داهاتمان هەبێت یەک سەرفیاتمان هەبێت یەک دەسەڵاتمان هەبێت ئێمە قەت لەگەڵ دوو ئیدارەیە نین ئێمە پێمان خۆشە سەرۆکی حکوومەت جێگەری سەرۆکی حکوومەت سەرۆک و جێگەری سەرتاسەری کوردستان بێت لە زاخۆوە تا خانەقین ئێمە پێمان باش نییە کەس جار هەیە زلی شەکرێتەوە جار هەیە ڕتوشی شەکرێت بەڵام لە واقع ئێمە کە کابینەمان تەشکیل کردووە کابینەی کاک مەسرور و کاک قوبات ئێمە لەگەڵ ئەوە بووینە پشتیوانیانین بۆ ئەوەی حکوومەتێکی سەرتاسەری لە داهاتە لە مەسروفاتە لە ئیستثمارە لە حەق و چۆنەڵێت یارمەتی بەشەکانی ناو وەزارەتەکان و لە ناو مدیرعامەکانە بە یەکەوە هەموو ئەبێ بە یەک چاو سیر بکرێن و بە یەکیشەوە هاوکاری حکوومەتەکە بکەین ئێمە لەگەڵ دوو ئیدارەیە نین ئێمە لەگەڵ ئەوە نین هەر ئیدارەیەک هەر محافەزەیەک داهاتی خۆی بۆ خۆی بێت توانێت لا مرکزیەکی ئیداری تا ڕادەیەکی مالیش بۆی زامن بکەیت بەڵام ناکرێت هەر شوێنێک بڵێت ئەمە بۆ خۆم و جار بەجارش بڵێت بەشەکەی ئەویش ئەخۆم تۆ ئەبێ کە تۆ ئێمە حکوومەتێکی مرکزیمان هەیە ئەم حکوومەتە حکوومەتێکی فدرالیە هەرێمێکمان هەیە ناکرێت ئێمە ئەم هەرێمە دابەش بکەین دابەشی مالیت کرد شان بەشانەوە دەسەڵاتەکەش دابەشەکرێت کە ئەمەش بوو کەم کۆمەلگاکەشمان دابەشەکرێت ئەمەش ئەبێتە نەهامەتیەک
بۆ کوردستان کە ئێمە هەوڵ و توانامان ئەوە بووە کە کوردستانی خۆمانێک خەین و حەقی خۆشمانە کوردستانێکی گەورامان هەیە کە دابەش بۆتە سەر وڵاتەکانی تر ڕاستە هەرێکی سیاسەتی خۆی هەیە هەرێکی قیادەی خۆی هەیە هەرێکی لایەنی سیاسی خۆی هەیە ئەبێت لە مەش هاوکاری یەکتری بکەین بۆ ئەوەی کێشەکانی خۆمان چارەسەر بکەین. بەڵێ لەسەر خاڵی دوی کۆبنەوە کە بەڕێز کاک عیماد مەسەلەن یەکێتی و پارتی لە ئێستاە کە هەندێک لە ڕۆژنامەنووسان و خەڵکی کوردستانیش نیگەران بوو کەوا هەستەکرێکە یەکێتی و پارتی بە دوو ڕێگەی جیاوازە ڕۆنە بەغدا. پێش ئەوە کە بەڕێزت باسی متمانەت کرد لە کە خەڵک تا ڕادەیەک متمانەی بەدەسەڵات و بە یەکێتی و پارتی نەماوە تا ڕادەیەک وتت ئەبێمە چارەسەرکەین. لە حەقیقەتە یەکێتی و پارتی دڕجۆنگ نین لە یەکتر ینی متمانەیان بە یەکتر ماوە ئەتوانن وەرەقەیەکی هاوبەشتان هەبێت بێکەوە بۆی بڕۆنە بەغدا بێکەوە. وڵای ئێمە ئەمڕۆ تەرحمان کرد لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە زڕورە کە ئەچینە بەغا بە یەکەوە بڕۆینە بەغا نەبەس یەکێتی و پارتی لەگەڵ هەموو لایەنەکانی سەرگۆڕەپانی کوردستان بە یەکەوە بڕۆین پێش ئەوەش بڕۆین ئەبێ بەرنامەی هاوبەشمان هەبێت کە ئێمە ئەچینە بەغا باسی چیەکەین داوای چیەکەین ناکرێت کە ئەچینە بەغا بە وەفدێکی مشتەرەک بەڵام هەر وەفدێک و ئەجندای خۆی هەبێت نا کە ئێمە ئەچینە بەغدا بە یەک ئەجندا ئەچین کە ئەوەش مافی کوردستانە کە بە یەکەوە ئەچین بۆ ئەوەی تەشکیلەی کابینەی تازە بە جۆرێک بێت غەدر لە کوردستان نەکرێت بە جۆرێک بێت ماف و ئەرکەکانمان دەستنیشان بکە یعنی ئێمە لەگەڵ ئەوەین هەموو لایەنەکان بەشدار بن لەمە ڕاستە یەکێتی و پارتی دوو هێزی باڵا دەستن دوو هێزن کورسی زۆریان بەدەستهێناوە و دوو هێزی چۆنەڵێت خاوەن مێژوون بەڵام هێزەکانی تریش نابێ فەرامۆش بکەین ئەوانش هەم حسەیان هەیە و هەم ئەرکیان هەیە ئەبێ ئێمە چاومان لەوە بێت بەوەشەوە ئەتوانین ئێمە دەوری خۆمان ببینین لەگەڵ ئەوە نین هەر هێزێک خۆی بچێ پەیوەندی بکە کە چوو پەیوەندی کرد یەک زەرەر لە خۆی ئەیە وەکو لایەن دوو زەرەر لە کوردستان ئەیە وەکو کوردستان و وەکو نیشتیمان. بەڵێ بەڕێز کاک عیماد لە چەند ڕۆژی ڕابردوو هەموو تەبێژی مەکتەبی سیاسی پارتی یان تەبێژی پارتی باسی لە پرسی سەرۆک کۆمار کرد ئەکید بەڕێستان باسی وەرەقەی هاوبەش و ئەجێنداتان کرد بۆ خزمەتی خەڵکی کوردستان و چوارچێوەی دەستور بەڵام پرسی سەرۆک کۆمار کە لە سێ سەرۆکایەتەکە بەرکوور دەکەوێت وەکو عورفێکیش بەریەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت یان ڕێکەوتنێکی سیاسی بەریەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم لەحزەیە سوورن لەسەرەوەی کە ئەم پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. بەخوا من پێم خۆشە پرسیارەکەت بە نەوعێکی تر بکەی بەڵێ ئێمە جاری بە قسە لەسەر خاڵە هاوبەشەکان بکەین من تا ئیسا نەدەستنیشان کراوە سەرۆکی کۆمار بەشی کوردە بێ لە ناو کوردیش بەشی کێ ئەبێ لە ناو یەکێتیش لایەنەکەی تر بەشی کێ ئەبێ با ئێمە جاری هەوڵ دەین مافی کوردستان مسۆگر بکەین لەم کابینەیە شان بەشان ئەوەش پۆستەکانیش گرنگە بەڵام ئەولەوێتی نییە ئەولەوێت مافەکانی خۆمانە لە دەستورە چۆن مادەی 140 جێبەجێ بکەین چۆن مستحقاتی پێشمەرگە جێبەجێ بکەین کە چەندین ساڵە مستحقاتیان هەیە و وەرمان نەگردووە بۆ حەشدی شعبی خراوەتە ناو میزانیە و معاش و تەسلیح و چەک و تەدریبی لەسەر حکوومەتی مەرکەزیە بۆ پێشمەرگە ئەو حەقەی نەبێ لەوان کۆنترە لەوان مزەحیترە لەوان داکۆکی زیاتری کردو لە مافی عێراق و کوردستانیش و دەورێکی ئەساسی هەبوو لە ڕوخاندنی بەعس ئیسا ئەوان بێبەش بوون لەو مافە ئێمە بۆ نایەین کە بچی کە بین قانونی نەوت و غاز لە بەغام تەصدیق بکرێت و ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی بزانین مافمان چیە و ئەرکمان چێ لە بواری نەوت
بۆ ئێمە نایەین هەندێک دەسەڵاتمان کە بە دەستور پێمان دراوە جێبەجێ بکرێت شان بەشان ئەمەش با ئێمە ئەو استحقاقاتانە کە هەمان بووە با لە جیاتی ئەوەی من بڵێم سەرۆک کۆمار هەر هەنیەکێتی و بە یەکێتیش جێبەجێکرێت بەڕاستی ئەوە لایەنێکی تر پێ ناڕەحەتە بێ یا لایەنەکە بڵێت هەر ئەمە بەشی یەکێتی نییە ئەمەش یەکێتیەکان عاجزەکات و شت ئێمە پێمان خۆشە بە یەک دەنگ پۆستەکان بە یەک هەڵوێست بە یەک دیت بۆ خزمەتی کورد و کوردستان پۆستەکان سێرکەین کێ شایستەی ئەو پۆستەیە بۆ ئەرک نەبۆ ئەوەی نەجمەی بخەینە سەرشان بۆ ئەرکێک کە خزمەتی کوردی پێ بکە خزمەتی عێراقی تازەی پێکرێت بکە کێیە ئەوە یعنی ئێمە کە مام جەلال ئەو دەورەی بینیوە چەند خزمەتی عێراقی کردووە ئەوەنە خزمەتی کوردستانیشی کردووە ئەوەنە خزمەتی کوردستانی کردو ئەوەنە خزمەتی لە چوارچێوەی کوردستانە خزمەتی یەکێتی کردووە ئێمە چاومان لە پۆست نییە ئێمە چاومان لە ئەرکە ئیجا ئێمە تا ئیستا وەکو پارتی و یەکێتیدا نەنیشتوین یعنی چۆنە لێت دابەشی پۆستەکان بکەین جاری ئێمە نەچوینەتە بەغا چ پۆستێکمان بەرەکەوێت بەوەش من پێم خۆشە وەکو یەک تیم وەکو یەک فەریق بیر لەم وەزعە بکەین نە هەرکێک بیر لە حسەکەی خۆی بکات و داوای حسەکەی مقابل نەکات و یا بە ناشایستە سەیری بکە ئەمە حاڵەتێکە هەمومان زەرەری لەکەین یعنی ئێمە وەزعی ملەتەکەمان ئەمە بێت شەڕ بکەین لەسەر پۆستێک لە بەغدا وەری ئەگرین یا وەری ناگرین ئەمە ڕەشڕووتێکی ئەم ملەتە ڕەشڕووتێکی ئەمفال ئەمە چ قازانجێکی پێگەێنین بەم هەڵوێستا لە جیاتی ئەوەی یەک و یەکگرتوو بین لەسەر ئەساسی ئەوەی کێدانین خەڵکی شیاو لە شوێنی شیاو ئیجا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەگەر داوای پۆستێکمان کرد بێت یا پۆستێکمان بەرکەوت بێت و ئەرکێکمان خستۆتە سەرشان ئەو برایە کە بەو پۆستە هەڵسێت بۆ خزمەتی ملەتەکە بووە بۆ جێبەجێکردنی بەرنامەی یەکێتی بووە ئێمە هەمومان سەربەرزین بە مام جەلال کە بۆ سەمامی ئەمانی عێراق بۆ مام جەلال کە توانی پەیوەندیەکانی بەغا و هەرێم چارەسەر بکە ئەو کاتەش ئێمە توانیمان ئەوانە بکەین کە یەکێتی و پارتی بەتایبەت هاودەنگ بوون کە ئێمە بکەینە دوو سەنگەری جیاواز بۆ دابەشکردنی حسەیەک زیاد و کەم ئەوە بەڕاستی نە یەکێتی قازانجی لەکە نە پارتیش قازانجی لەکە و پێم خۆشە ئێمەمانان ئیستا خەریکی بەرنامەی کوردستان بین خەریکی بەرنامەی چاکسازی بین خەریکی بەرنامەی ئاشکردنەوەی ملەتەکەمان بین خەریکی بەرنامەی چاکردنی پەیوەندیەکانی هەرێم و بەغا بین جاری بیر لە پۆستەکان نەکەینەوە ئەو پۆستانەش کە حەقی یەکێتیە یەکێتی بە باشی ئەی خاتە ئەستۆی ئەو برایە کە بتوانێت باش دەوری ببینیە بەڵام جاری کاتی ئەوە نەهاتووە و ئێمە لە هیچ کۆبوونەوەیەکی خۆمان ئەمەی کە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوە بۆ کە من بەشداریم تیا کردووە باسی نە سەرۆک کۆمار کراوە نە پۆستەکان کراوە باسی لە کێشەکانی کوردستان کراوە باس لە یەک ڕێزی کراوە باس لە یەک هەڵویستی کراوە بەڵێ بەڕێز کاقیمات ئەو بابەتانەی باست کرد ئەلبەتە بۆ من وەکو ڕۆژنامە و جێگەی خۆشحاڵیە چونکە هەمیشە سەرنجی خەڵک لەسەرەوە بە پارتی چی بەرەکەوێ چێتی چی بەرەکەوێ گۆڕان چی بەرەکەوێ ئێستا ئێوە چۆن ئەتوانن حکوومەتی داهاتوی عێراق یان چ کارتێکی بە قوت لە دەستانە بێ بتوانن کە پێشمەرگە بخەنە ناو مەنزومەی دیفاعی عێراقی کە تەجهیز و خزمەت بکرێ و بتوانرێت مەسلەی نەوت و غاز یەکلا بکرێتەوە بتوانرێت مەسلەی ئستحقاق و وەسەلەی ڕاگررتنی تعریب لە هەندێک ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕابژیرێ و بەیەک چاو سیر بکرێ زەمانەتی ئەوە کارتی بە قوتی دەستی یەکێتی و پارتی لەم بابەتەیە چییە؟ هێزی ناو کوردستانی خۆمانە بەڵێ ئاشتکردنەوەی ملەتەکەی خۆمانە بە یەک ڕێزی بچینە بەغا
ئەم ملەتەش وەکو جاران پشتیوانمان بێت ئەتوانین بەرگەی زۆر شتی ناڕەحەت و ناحەقیش بگرین و بتوانین مسۆگری حەقەکانی خۆمان بکەین کە ئەم جارە لە پەرلەمانی عێراق ئەبێ ئێمە ئیش لە ناو پەرلەمانە بکەین ئەو ئەندام پەرلەمانانە کە ئیستا دەرچوون و بوونەتە ئەندامی پەرلەمان هەرچەنێ تا ئیستا محکمەی اتحادی تەصدیقی نەکردووە کە کەی تەصدیقی کرد لە پەرلەمانە بێ دەوری خۆیان ببینن لە ناو کابینەی تازەی حکوومەتە بێ دەوری خۆیان ببینن لە سەرۆکایەتی کۆمارە بێ دەوری خۆیان ببینن لایەنە سیاسیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقە ئەبێ دەوری خۆیان ببینن ناکرێت ئێمە هەر لە کوردستانە قەتیس بخۆین و بەغاو ئەو دەوروبەرە وەلاوە بنین و بیر لێیان نەکەینەوە ئەبێ ئێمە چۆنەڵێت ئەگەر لە کوردستانین ئەبێت چاوێکمان لە بەغا بێت چونکە ئەو بەغایە ئێمە تەرەفێکین لەو بەغایە ئەم فدرالیەتەی ئێمە بەبێ حکوومەتی مەرکەزی دروست نابێ یعنی ئەو پەیوەندیە ئەبێ ئێمە بیخێن لە چوارچێوەی یاسایی خۆی ئیداری خۆی سیاسی خۆی یعنی ئەگەر ئێمە ئەم پەیوەندیانە هەروە داینێن ئەوان دژی فدرالیەتەکەی ئێمە بێت و ئێمەش دژی حکوومەتە مەرکەزیەکە بین ئەمە هیچ نەقازانج بە ئێمە ئەگەیەنێت نەقازانجیش بەوان ئێمە چۆن بتوانین هەردوو لە وەکو یەک تەرەفی سەرتاسەری بیر لە مەسلحەتی عامی عێراق بکەینەوە لە بەسرەوە تا دۆک جا ئەمە ئەمێنێتە سەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی چۆن ئێمە بتوانین شارعی عەرەبیش عێراقیش ئاش بکەینەوە ئیسە کاچیت لەگەڵ لایەنێکی با بڵێم خەڵکێک لە بەسرە لە بەغا لە شت ئیستا انطباعێکی خراپ بە حکمی سیاسەتی لایەنە عەرەبیەکانی ئەو قۆڵە وایان لێ کردو کە ئێمەیان کردوتە بوعبوعێک ئێمەیان کردوتە دڕندەیەک لە ناو ئەم هەرێمە چۆن ئەو خەڵکە ئاشت بکەینەوە ئەعلامی ئێمە سحوفی ئێمە سیاسی ئێمە چۆن ئەبێ قسە لەگەڵ ئەو خەڵکانە بکە ئەم حەقائقانە باس بۆ ئەوان بکە ئێمە جار هەیە قسە بۆ خۆمانەکەین بە زمانی خۆمان بۆ خۆمان قسە ئەەکەین نایەن قسە بۆ بەرامبەرەکەش بکەین بەرامبەرەکەش تێبگەێنین کە ئەم هەرێمە پشتیوانە بۆ ئەوان ئەم هەرێمە چارەسەرێکە بۆ کێشەکانی ئەوان یعنی وا حاڵی نەبن ئەم هەرێمە سەنگەرێکە بۆ دژایەتیکردنی ئەوان بەوە بەڕاستی ئێمە لەمە مقەسرین لە ڕووی ئەعلامیەوە مقەسرین لە ڕووی پەیوەندی سیاسیەوە مقەسرین لە ڕووی پەیوەندی لایەنەکانی مجتەمەعی مەدەنی مقەسرین ئێمە چەند فستیڤاڵی کە ئیمکانە کراوە چەند خەڵکی بەسرە و حلە و ناسریە و بەغامان هێناوەتە ئێرەیە ئێمە چەند چوینەتە لای ئەوان بۆ ئەوەی عیلاقەیەک دروست بکەین چونکە ئیستا لایەنێک هەیە لە ناو ئەو خەڵکە ئیشەکە بۆ دژایەتیکردنمان ئەرێ ئێمە چیمان کردو بەرامبەر ئەوان چ مەحەتەیەکی تەلەڤیزیۆنیمان هەیە ئەم حەقائقانە باس بۆ ئەوان بکە جار هەیە هەر ئەوە هاتۆتە کایەوە ئەمە ئیسرائیلی دوومە ئەمە زانی چیەکە چی دروستەکە لە ناو خەڵکی عێراقی با بڵێم جنوب وەسەتە ئەرێ ئێمە ئەم دەورە چۆن ببینین ئەوەش بەڕاستی بە یەکێتی و پارتی و بە حزوری هەردوو لە بەغا ئەکرێت بەڵێ کاعیمات چەند خولەکێکی کەمم ماوە من ئەمەوێ باس لە بڕیارە چاکسازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم یەکێتی هێزێکە کە لە تەواوی هەرێمی کوردستان و لە تەواوی عێراق و یەکێکە لەو هێزانەی لەو خەتێک کە بە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی کوردستان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ناو دەبرێت لە هەمووی کورسی هێناوە بڕیارەکانی یەکێتی تا چەند لای کاعیمات بڕیاری دڵخۆشکردن بۆ ئەوەی بتوانرێت کە یەکێتی تۆکمەتر بەهێزتر بتوانێت خزمەتی خەڵک بکاوە لە ئاست داوەڕەوەکانی خەڵکی کوردستان بێت لە سەرەتای ڕێگەی زۆرمان ماوە زۆرمان کردو و زۆرمان ماوە چونکە ئەو مافەی کە هەمانە ئەو بەرنامەی کە هەمانە مافۆک و کورد لە چوارچێوەی عێراقە مافی خەڵکی کوردستان لە چوارچێوەی هەرێمە زۆر ماوە کە ئێمە بۆیان جێبەجێ بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان
کەمی نەکردو و درەنگیش نهاتووە بەڵام ئەرکی ئایندەمان چییە؟ ئەبێ ئێمە بەرنامە ڕیزیمان بۆ ئەمە هەبێت، ئەبێ ئێمە چۆنەڵێت قۆناغبەندیمان بۆ ئەمە بێت و بۆ ئەمەش بەڕاستی بە یەک و یەکگرتووی ناو یەکێتی ئەکرێت بە دیدێکی ڕاستەقینە بەو بەرنامەی کە بەڕێز مامجەلال و کاکنەوشیروان و شەهیدەکانمان لە سەرەتای شۆڕشەوە دایان ناوە بەشێکی هاتۆتە دی بەشێکی نەهاتۆتە دی. ئەرکی سەرشانی قیادەی تازە سەرکردایەتی تازە لە کۆنگرەی چوارەمەوە کە دروست بووە و ئیستەش هەندێک چاکسازی ئەکرێت ئەرکە لەسەر شانی هەمومان خزمەتی ملەتەکەمان بکەین. ئەرکی سەرشانمانە ڕازگۆ بین لەگەڵ ملەتەکەمان، ئەرکی سەرشانمانە کێشەی ملەتەکەمان حەلکەین. دانەنیشین بیر لە هەندێ پۆست و هەندێ دەستکەوتی ذاتی بکەین کە دوورە لە خەسڵەتی یەکێتی، دوورە لە خوێنی شەهیدان و تەسحیاتی کۆنی یەکێتی کە لە شاخ و دوایی لە شار و لەو هەموو مەحنەت و لەو هەموو خوێنەی کە داومانە ئەرکی سەرچانمانە وەکو ببیلەی چاومان بیپارێزین، وەکو چۆنەڵێت چاومان سەیری باشیەکانی بکەین و لایەنە خراپەکانیشی چۆنەڵێ وەلاوە نەنین و هەوڵ بدەین چارەسەری کێشەکانی خۆمان بکەین لە چوارچێوەی کێشەکانی ناو ملەتەکەمان. بەڵێ دوا پرسیارەمە بێ پەیامێکی بەڕێز کاک عیماد بێ بۆ لانی کەم یانی یاخود بۆ ئتیجاهی یەکێتیەکان بێ، چی بە یەکێتیەکان ئەڵێی بەرامبەر بە بڕیارەکان بەرامبەر بە گۆڕانکاریەکان وەکو باست کرد کە یەکێتیەکانیش تا ڕادێک نیگەرانن لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتواندرێت ئەو یەکێتی ئەو هێزە جەماهیریە سەرتاسەریە بێت کە هەمیشە سەرۆک مامجەلال لە وتارەکانی ڕابردوویە باسی کردووە. پەیامی بەڕێستان وەکو دوا پەیام چییە؟ پەیامی من ئەوەیە کە یەکێتی مێژوویەکی پڕ سەروەری هەیە. ئەمڕۆ ئەتوانێ ئایندەیەکی پڕ سەروەریش بۆ یەکێتی تۆمار بکە، ئەوەش بە یەکڕیزی بە دیدێکی کوردایەتی بە بەرنامەیەکی تۆکمە بە هەمانگی لەگەڵ لایەنەکان ئەوەی کە نەهاتۆتە دی بۆیان بێنینە دی. ئەڵێم ئایندەمان ڕۆشنە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزتان کە لە پانۆراما بەشدار بوون. بینەرانی بەڕێز لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن، ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.